بەڵێ بینەرانیازی سلااوان لێبێ من یادگارفایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەی ئەم شۆمان لە هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانە کاک رێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس کە پرسی هەنووکەین پرسی گرنگن بە نسبەت بینەر و وڵاتی کوردەوە گفتوگۆ بکەین لەوانە باس لە ڕێکخستنی نێوماڵی کورد و کوردستانەکەین ئایا چەند گرنگە لە ئێستادا ئەم نێوماڵە ڕێک بخرێتەوە بۆی بتوانین هەم لە ئاستی نێوخۆ هاوڵاتیان لە حکوومەتەکە ڕازی بن و هەم لە ئاستی عێراقیش بەرپرسانی کورد و نوێنەرانی کورد بتوانن دانوستانێک بکەن کە تیایدا سەرکەوتوو بن و دانوستانێک بکەن کە تیایدا بەدەستی بەتاڵ وەکو جاری جاران لێ نێنە دەرەوە هەروە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین لە ئێستادا ئێوەش ئاگادارن کە بزوتنەوەی هاوڕێیان من دەنگێک لە گوێم ئاگەر بکرێت چارەسەر بکرێت سوپاسانەکەم چونکە ناهێڵە تەرکیز بکەم ئەو دەنگە قسە لەسەرەوە ئاکەین لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکومەت کشاونەتەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان مۆڵەتی تا 15 بە بەم حکوومەتە داوە بۆەوەی کۆمەڵێک چاکسازی هەیە یاخود کۆمەڵێک داواکاری و مەرجیان هەیە جێبەجێ بکرێت ئایا کشانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا کە سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد چەند مانگێکی کەم ماوە بۆ هەڵبژاردن و حکوومەتێکی نوێ و کابینەیەکی نوێ بەرپرسیارەتیە بەرامبەر بە هاوڵاتیان یا خۆدزینەوەیە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا هەڵپەساردنی بڵین ڕێککەوتنی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان چ کاریگەریەکی سلبی و نەرێنی ئەبێت لەسەر نێوماڵی کوردستان و لەسەر پەیوەندی دوو پارتەکە لەسەر ئاستی فراکسیۆنەکانیان چ لە ئەنجومەنی محافزەکان بە یاخود لە پەرلەمانی کوردستان و عێراق هەروەها قسە لەسەر دۆخی کەرکووک و خورمات و قسە لەسەر دۆخی پێشمەرگەش دەکەین کاک رێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر سڵاوتان لێبێت بە پرسیارێکی ناباو دەست پێ یەکەم لە ماوەی ڕابردوودا بەهۆی ناکۆکیە جیاوازەکانەوە زوو گوێمان لێ دەبوو باس لە دوو ئیدارەیی دەکرا و تەنانەت باس لە سیناریۆکان دەکرا تەنانەت هەندێک کەسایەتی سیاسی بە شێوەیەک لە شێوەکان پێیان وابوو کە دوو ئیدارەیی چارەی خەمی هەرێمی کوردستان و چارەی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستانەکە ئەمەوێت لە دەمی جەنابتانەوە وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ڕای جەنابتان بزانم و لە ڕێگەی ئەوە شەوت ڕای یەکێتی نیشتیمانی کوردستانیش بزانم ئایا دوو ئیدارەیی ینی گەڕانەوە بۆ دواوە نییە لە کاتێکە ئێمە شەڕی ناوخۆمان بینی و بەرهەمی تاڵ و نەخوازراوی دوو ئیدارەیشمان بینی بە ناوی خوای گەورە و مێرەبان ئێوارەتان باش کاکاتگار ئێوارە بینەرانی کوردستان بسار باش مەسەلەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستاندا گەڕانەوەیە بۆ چوارگۆشەی یەکەم واتە سەرەتایی ڕاپەڕین و دروستبوونی بەرەی کوردستانی مختصەرتر گەڕانەوە بۆ دۆخی نەخوازراوی ئەم ئاشوب و ئاژاوە و ئەم لاپەڕە ڕەشەی لە هەرێمی کوردستان لە شەڕی ناوخۆ ڕوویدا بەداخەوە ئەمانە داخوازی کەسانێکن کە ئەزممویان بەداخەوە ڕەنگە نەبێت ویا جۆرێکی تر پێناسەی تریان بۆ بکەیت کە شارەزاییان لە سیاسەتی هەرێمی کوردستان و لە ئیقلیم و لە سیاسەتی نێودەوڵەتی نەبێت چکە کاتێک کە کورد ناوماڵی پەرش و بڵاو بوو و دوو ئیدارە بوو کەس خۆی نەدەکردە ساحەبی قەزیەی ئێمە و ئێمە تا ڕێک نەکەوتین و تا موئەسەساتی شەرعی هەڵبژێردرا و لە هەرێمی کوردستاندا نەمەزرا قیاداتی سیاسی هەرێمی کوردستان بە هەموو حزبەکانەوە نیان دەتوانی لە دنیای دەرەوە داخوازیەک بۆ میلەتی ئێمە بکەن نیان دەتوانی داوای هاوکاریەکی معنەوی مادی هیچ شتێک بکەن خۆشمان بۆیە ئەمە کارێکی زۆر مەترسیدار و ترسناکە و هەر کەسێک هەوڵی ئەوە بدا پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بەو پەڕی دژی بوەستنەوە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی دەربڕینی سەریح لە قیاداتی سیاسیەوە مطلقاً ئەم مەسەلەیە لای ئێمە ڕەفسە و ئێمە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو تێبینی وەزعەکانەوە لەگەر یەکگرتووی هەرێمی کوردستانین و ئەگەر باشتریش بگەڕێتەوە بۆ ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان
ئێمە لە ڕوانگەی بەرنامەی کاری حیزبیمان ئەوە بووە کە هەوڵدانە بۆ هاتنە سەر پێ و توانای پارچەکانی تری کوردستانیش نەک ئینجا پارچەکەی کە هەمانە لەتیکەین و بەشیکەین. کاک ڕێباز بەنسبەت ئەو دەنگانەی یاخود ئەو نەفەسانەی بە ئاراستەی دوو ئیدارەی قساکەن لە ئێستادا پێویستە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەوەی ئەوان جارێکی تر نەتوانن یان گەر ئەو دەستەواژەیە بتوانین بەکاری بێن نەوێرن باس لە دوو ئیدارەی بکەن؟ بەڵێ خۆزگا ئێمە لە هەرێمی کوردستانە توانی بامان لە ماوەی حکومڕانی خۆمانە هەم لە سوڵتەی قەزائیمان و هەم لە جیهازی تەنفیزیمان و هەم لە دام و دەستگاکانمان دام و دەستگای نیشتیمانی نەتەوەیی بەهێز بانایە و خاوەنی هێزێکی نیشتیمانی گەورەشبانایە بۆ ئەوەی دادگایی ئەو کەسانیان بکردبایە کە زیان بە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان دەگەێنن و زیان بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان دەگەێنن ویان خاک لە دەست دەدەن ویا دەبێتە سەبەبی ئەوەی کە گرفتی گەورەتری قۆڵتری درێژتر بۆ هەرێمی کوردستان دروست بکەن. بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە سەیری قەزیەکە دەکەین لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی مێژوویەوە کە پێویستە ئەم کەسانە یا ئەم کیانانەی کە دروست بوون کە ئەزمون و خوێنڕشتن و قوربانیدانی خەڵکو و هەروەها مێژووی درێژخایەنی کورد و کوردستان لە بەرچاو نەگرن بێن بەم شێوازە معاملەی لەگەر بکەن هەڵسوکەوتی لەگەر بکەن کەمبایەخی بکەن ئەمەش بۆ مێژوو بەجێدێڵین بۆ ڕۆژگارێکە بە حەقی دادگایی سەریحی خۆیان بگەن. بەڵێ پێشەوەی پرسیارەکە لە کاک ڕێباز بکەم هاوڕێیان لە کۆنتترۆل من زۆر بە زەحمەت گوێم لە دەنگی کاک ڕێبازە بۆیە وەکو پێویست نازانم چی ئەڵێ و ناتوانم لە ناو قسەکانی ئەویشە گەر پێویست بکات پرسیارێک هەبێت بیکەم هیوادارم چارەسەری بکەن. کاک ڕێباز بینە سەر ناوخۆی هەرێمی کوردستان باس لەوە ئەکرێت پەرتەوازەی نێوماڵی کوردی نەبوونی یەکدەنگی و یەک هەڵوێستی هیچ نەبێت سەبارەت بە پرسە چارەنووساز و پرسە ستراتیژیەکان و ئەوەی پێوترێت تاکتیک بەنسبەت بڵین غەیرە کوردەکانەوە بە تایبەتی عێراق کورد بە شێوەیەک لە شێوەکان شکستی تێناوە چونکە پارتە سیاسەکان یەکدەنگ و یەکڕەنگ نەبوون لە ئێستادا بۆ ئەوەی لە دەستمان چووە بەدەستی بێنینەوە و ئەوەشی ماوە لە دەستی نەدەین پێویستە چی بکرێت لەسەر ئاستی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەم پرسیارێکی گرنگە و ئەتوانم ئێمە تەصنیفی بکەم بە سێ خاڵ. ئێمەی هەرێمی کوردستان و مجتەمەعی دەوەلی، ئێمەی هەرێمی کوردستان و حکومەتی من جێم لە دەنجی کاک ڕێباز نییە من جێم لە دەنجی جەنابتە نازانم ینی ئەگەر بەڵێ فەرموو کاک ڕێباز فەرموو بار حاڵێک بێ بەم شێوەیەش بێتەر هەوڵە دەم گوێم لێت بێت کێشە نیە باشە گوێم لە دەنگێت ئێمە یەکەم جار لە تەصنیفەکە ئێمە و مجتەمەعی دەوەلی، دووەم ئێمە و بەغدا حکوومەتی ئیتیحادی، سێم ئێمە و ئێمە خەڵکی هەرێمی کوردستان لەم کات و ساتەی کە ئێستا ئێمە گوزەر دەکەین لە هەرێمی کوردستانە. ئەوەی ئێمە و مجتەمەعی دەوەلی ئێمە لە پرۆسەی ڕیفراندۆمە ڕەنگە تەقدیر مەوقیفەکانمان لە شوێنی خۆی نەبێ و ئیستیعزارات لە شوێنی خۆی نەکرابێ پرسێک کاتە سەر هەرێمی کوردستانە لە 16 ئۆکتۆبەرە دۆخێکی نەفسی خراپ و هەروەها هەستکردن بە ترس و دڵە ڕاوچێ و هەروەها ڕوودانی شەڕی و کەوتنەوەی شەهید و قوربانیدان و هەروەها زاڵبوونی بەغدا وەکو شێوازی براوەی شەڕ بە حسابی خۆی و هەڵس و کەوتەکانی بۆیە مجتەمەعی دەوەلی لەسەر ئەم پرسەدا لەسەر ئەم پرسەی ئێمە وەستا بەڵام پاش مدەتێکی کەم مجتەمەعی دەوەلی ئیعادەی نەزەری لەوە کردەوە لەگەر دەرکردنی یەکەم بەیانی وەزارەتی خارجی ئەمریکا نەرمونیانی خۆیان پیشاندا و پشتگیری عێراقێکی یەکگرتویان کرد و پشتگیری هەرێمێکی کوردستانی بەهێزیان کرد. پەیوەندیە دیبلۆماتیەکان دەستی پێکردەوە ئەتوان برێم لە فەرەنسارا لە ئەڵمانیا
لە داهاتوو لە بریتانیا و ئیتالیاشەوە ئەبینین هێواش پەیوەندیەکان ئەوانەی کە درزی تێکەوت بوو بڕا بوو چاپ بێتەوە ئینجا پاشی ئەم چابوونەوەی پەیوەندیانەش ئەگە سەیری معادلە ئیقلیمیەکەش بکەین سەیرەکەی تورکیا وەکو وڵاتی ئێران هەموو شتەکانی دانەخست و شێوازی تێگەیشتنەکانی گۆڕا لە پاش ئەعداسەکانی کەرکووکە بۆیە و لەگەر ئەوەشتا لەگەر ئەم گرفتانەی کە لە کوردستان دروست بوون لەسەر مەسەلەی یاسای سەرۆکایەتی هەرێم لەسەر تێڕوانینی جیاواز لە حیزبە کوردستانیەکان مجتەمەعی دەوەلی ئەم جارە فرسەتێکی تری دا بە هەرێمی کوردستان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران فرسەتێکی پێداون وەکو دوو سەرکردەی گەنجی دوو حزب و هەروەها دوو وەزیفەی گرنگی جیازی تەنفیزی دەرگای بۆ کردوونەوە بۆیە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستانە سەبر و تەحملی ئەوە بکەین کە ئەم فرسەتە بزانین ئەوان دەست بەم چاکسازی لە هەرێمی کوردستانە دەستبردن بۆ مەسلەی تەرشیقی حکوومەتی هەرێمە ئامادەسازی بۆ ئینتیخاباتە و چاکردنی قوتی خەڵک و بژێوی خەڵکە ئەمانە هێواش فرسەتەکە بگرین لەسەر ئەوەی کە وەکو کەسە برمانگرت توانیمانم قۆناغە تێپەڕێنین ئەمە ئێمە مجتەمەعی دەوەلی ئینجا ئێمە و بەغدا وەکو براوەی شەڕی کرد شەڕی ئیرادەیەکا لەگەر هەرێمی کوردستانە بۆیە هەموو حیزبە سیاسیەکان پێویستە زۆر بەڕوونی ئەوەیان لە بەرچاو بێ و پشت پەردە و ماوەڕای کەواریس ببینن کە ئەمان ماڵی شیعی یەک بوون لەسەر هەڵوێستی هەرێمی کوردستان ئێستا جیاوازی هەیە سەیرەکەی گۆڕانکاری لە سیاسەتی حیزبەکانی ناو تەحالفی وەتەنی و بەیتە شیعی دروست بووە و هەروەهاش ئەوان لە ماوەی ڕابردووش وەفدیان هاتووە بۆ ئێرە هەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانە و لایەن یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەندەی من ئاگادارم وەفد هاتووە وەفد چووە و تەواو هەموو دەرگاکان و هەموو لینکەکان بە یەکجار نەبراون لەوەشە ئێمە ئەو تەحاملە ڕەنگە قبول کراو نەبێ ئەوە تۆ بتەوێ ئیرادەی میلەتێک بشێنی ئێمە ئەوان باسی دەستورەکەن ئێمەش باسی دەستورەکەین بۆ دۆخی ئێمە لە دۆخی ئێمە بەختیار بڵین باسی لەوە کردووە کە دانیشتنی ئاشکرا و نهێنی هەبووە و دانیشتن نزیکە یاخود دانوستان نزیکە لە نێوان هەولێر و بەغدا و ئێوارەش کە من و تۆ باسمان لە بەرنامەکە کرد لە وردە گفتوگۆیەکدا ئاماژەت بەوە کرد کە وەفدێکی عێراق سەردانی هەولێری کردووە و ئێوەیان بینیوە و کەسایەتی سیاسی و بەرپرسانیان بینیوە ئەکرێت باسێک لەوە بکەین کە ئەو وەفدەی ئەو شاندەی سەردانی هەولێری کرد بۆچی هاتبوو بە دیاری کراوی ئایا بڵین هیوای ئەوە هەیە لە سەرەتای 2010 دانیشتن لە نێوان هەولێر و بەغدا ڕوو بدات زانی هەندێک لە قیاداتی سیاسی حزبەکانی ئەمڕۆی سەرگۆڕەپانی بەغدا پەیوەندی قوڵیان لەگەر قیاداتی سیاسی هەرێمی کوردستانە هەیە لە سەردەمی شاخە کە ئەوان پێرێن ڕیفاق دەرب النیضال یعنی پێش ڕاپەڕین بۆیە ئەم لینکانە لەسەر ئاستی شەخصی و ئەعزابە پەیوەندی هەیە ئەوان هاتیبوون هەردوو لا پێشوازیمان لێکردوونە و بە پیریانەوە چوین و داخوازی دەستهێنان و درێژکردن بۆ گفتوگۆ ئاشتی ئەمە مەبدەئی هەرێمی کوردستان بووە بۆیە قسە کرایەوە لەسەر ئەوەی و وردەکاری هەردوو لاش بە تەفاسیل قسەیان لەگەر کراوە کە نیەتی خێر هەیە و ئەوانیش دەستیان هێناوەتە پێش و ئێمەشە بێ هەندێک دەستبێنینە پێش هەردوو لامان پابندین بەوەی کە باسی دەستور بکەن و لە چارچەوەی دەستوری عێراقا چارەسەری گرفتەکە بکەین و هەندێک بە ورتریش برێم ئەمە بەوانمان گوت کاکە ئەگەر ئێوە گلەی ئەوە لە ئێمەکەن ئێمە ئینکاریمان لەگەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بریتانیا و هەروە ئیتحادی ئەوروپی کرد ئێستاش ئەم وڵاتانە بە هەمان شت فشاریە خستۆتە سەر بەغدا بۆ گفتوگۆ ئێوە غەڵەتی ئەوەی کە هەرێمی کوردستان ئێمان ئەگەر ئەو ناوەشی لێ بنین کردمان ئێوە مەیکەن لەبەرەوەی ئێوەش تووشی ڕەنگە هەمان دۆخ بێن کە ئێمە تووشی بووینە بۆیە ئێمە بەڵام کاکرێ باس لەو ساتەی کە باس لەوا کرێت نزیک بوونەوە لە نێوان هەولێر و بەغدا بێتە ئاراوە و ڕوو بدات و باس لەوا کرێ کە نەرمینواندن دەرکەوتووە باس لەوا کرا بۆ نمونە عەبادیات تۆتە پێشەوە و ترساوە و نازانم بڕیاری داوە چی بکات و ئەم شتانە ئەوەتانێ زانیاریەکان باس لەوە ئەکەن کە زانیاری یەکی بە شێوەیەک لە شێوەکان یعنی موئەکەد و دڵنیاشن ئەڵێن تا 28 درێژکردنەوە بڵین ئابلوقەی
یاخود داخستنی ئاسمانی کوردستان بەنسبەت فڕۆکەخانەی نێودەوڵەتیە و لێر و سلێمانیەوە درێژ کراوەتە 2 مانگی دیکەی خراوەتە سەر کە بڕیار بوو لە 29/12 کۆتایی بێت کەواتە نیەت باشی و نەرمینواندنی ئەم حکوومەتەی عێراق بەنسبەت کورد و کوردستان و هەرێمەوە لەکوێیە؟ بەڵێ زانی ئەوەی ئێستا من تقریبان 10 دقەیە کە بیستم ئەمەی مەسلەی درێژکردنەوەی ئەم حەسارەی ئاسمان لەسەر هەردوو فڕۆکەخانەکە. بەڵام ئەمە تەنها دلیلێک نییە بۆی ئێمە لەوە بێ ئومێد بین. ئێمە لە وڵاتێکەژی ناوی عێراقا دەستوری هەیە، ڕاستە دەستورێکە ئەگەر لە هەر لایەکەوە پێشێل کرابی، بەڵام نهایەتی مەتاف ئەمە ڕێگاکەیە کە هەردوو لامان لەسەر مێزی گفتوگۆ قسە بکەین. ئێمە هەرێمی کوردستان من پێم وابی بەوە تەعامل ناکا کە لەسەر تەنها مەتار، چکە ئێمە خاوەنی قەزیەیەکی گەورەین و خاوەنی مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستانین. تەعاملەکە بەم شێوەیە ئەگە تۆ سیرکە ئەوان لە داخوازیەکانیان هەر ڕۆژێک بەڕێز دکتۆر عەیدەر العیبادی داخوازیەکانی ئەگۆڕا بە پێی عەدەس و بە پێی ڕۆژ، بە پێی ئەوەی معلوماتی ئەم برایانەی کە بەناو سیاسین و معلوماتی ژێربەژێریان ئەدایە بەوانەی کە خۆیان لە ڕێی ئەندێک ئیعلاما شتیان ئەزانی، بەوەی کە خۆت ئەزانی لە عەداسی هەرێمی کوردستانە لەم شێوازانەی کە هەیە سەیریانە کرد کە استغلالی پەرتەوازەی ناوماڵی کورد بکەن. بەڵام لە سەرەتادا ئەوان موحەد بوون لەسەر ئەم قەزیە، بەڵام ئێستا ئەوانیش پەرتەوازن و ئەوانیش موحەد نین. ینی ئەبێ بزانین ئەم شێوازە جیاوازە و حکوومەتی هەرێمی کوردستان بە مەسئولیەتەوە تەعامل لەگەرەوە دەکاوە، پێداگیری کردووە لەسەر گفتوگۆ و ئەوانەی کە هاوشان و پشتگیری ئەمڕۆی هەرێمی کوردستانیشەکەن تاکید لەسەر گفتوگۆ دەکەنەوە و لەگەر بەغدا دەبێت بە گفتوگۆ بگەینە چارەسەر. ببوورە من قسەکەم تەواو نەکرد، ئەوەی ئەخیرم ئەوەی خاڵی ئەخیری ئێمەی کە بەڵێ ئەوە تا پرسیارەکەی منیش لەسەرەوەیە. بەڵێ ویستت بێتە سەر باسی هەرێمی کوردستان ئەگەر هەڵە نەبم، من پرسیارەکەم بەو ئاراستەیەکەم ینی تۆ ئاماژەت بەوەدا فەڕەنسا پشگیریمانەکە، ئەڵمانیا پشگیریمانەکە، ئەمریکا بە شێوێک لە شێوەکان کوردستانێکی بەهێزی لە ناو عێراقێکی یەکگرتووەوێ. بۆ نمونە بڕیارە سەرۆکوەزیران و شاندێکی یاوەری سەردانی بریتانیا بکەن، ینی باس لەم شتانە ئەکرێ. بەڵام ئێمە با قسە لەسەر نێوخۆ بکەین، هەموو دنیاش پشگیریمان بکە، ئێمە با باسێکی نێوخۆی خۆمان بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان دوو پارتی سیاسی لی کشاونەتەوە و پارتێکی دیکەش بە شێوەیەک لە شێوەکان هەڕەشەی کشانەوە کە ئەگەر داواکاری هاوڵاتیان و مەرجەکانیان جێبەجێ نەکرێت، ئەبێ لەسەر ئاستی ناوخۆ چی بکرێت و ئایا کشانەوە لەم حکوومەتە کە 2-3 مانگمان ماوە بۆ هەڵبژاردن چارەسەری قەیرانەکانەکە یان قەیرانەکان ئالۆزتر و قۆڵتر دەکاتەوە؟ من بە ئیجازەت خاڵی سێمم تەواو نەکرد بوو بە کورتی باسی دەکەم، دوای دێمە سەر جوابەکەیتەوە. خاڵی سێم ئێمە و میلەتی خۆمان، حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حقوق و واجبات خەڵکی ئێمە نیگەرانە. شەقامی ئێمە یەکەم شت شەقامی ئێمە کاریگەری و تینی برسێتی بۆ هاتووە. تاک بە تاچی ئەم وڵاتەی ئێمە تین و برسێتی هەڕەشەی لێ کردووە. ماڵی ئێمە ماڵی تاچی کوردی خوێندکار و قوتابیەکانی بەڕێوەچوونی ژیانی ڕۆژانەی کەم تەرخەمیەکانی هەمووی ئەوانە بۆتە پەنگ خواردنەوەیەک لە دڵیدا سەبری گرتووە، سەبرەکەشی زۆر هاتووە، بیانی تینی بۆ هێناوە. بۆیە ئەرچی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەم واجباتانەی خۆ هەستی لە بەرامبەر حقوقی هاوڵاتیەکانی. ئێمە هەمومان ئەو حقەتە ئەزانین کە سەبر بگرین و چاومان لە تەجروبەکە بێ و بەڵام بێمتمانە یەک دروست بووە بە ڕاستیەکەی لە نێوان هاوڵاتی و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە. خەڵک متمانەی بە وعدەکانی ئێمەمانە نەماوە، ینی ئەمە حقیقەتێک کە دەبێت ئێمە دانی پێدا بنین. بۆیە یەکەم ئەبێ متمانەکە بجێڕینەوە بە کردار هەوڵ دەین. ئەگەر ئێمە ئەتوانین موچە بدەین، ئێمە خۆشمان پێشتری داخوازی ئەوە بووکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ موچە لە کاتی خۆی بدا. یەکەم ئەولەویەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردنی موچەیە خەڵکتینی بواتەوە. بۆیە من لە مینبەرەوە داواکەم ئەگەر ئەوەی کە ناکرێ پێمان نادرێ یان نییە خەڵک سیقە و متمانەی نەماوە، حکوومەتی هەرێمی کوردستان لەسەریتی ئەم ڕوونکردنەوەوانە بە وازعی بگەێنی، خەڵک قەنەعەتی بێ کە نیمانە تا تەحمل بکە، بەڵام خەڵک وا بزانی کە هەیە و پێی نادەی ئەمە گرفتێکە. لەسەر مەسەلەی یەکڕیزی ئێمە هەمومان دەمێکە داوای یەکڕیزی دەکەین، بەڕاستی زۆر ڕەنگە هەمومان ڕەزامان گران ببی لەسەرەوەی ئەوەندەی داوای یەکڕێزی و سازان بە شتێکی جەبری نابێ، بە قەسرن نابێ.
ئەمە شتێکی ئارەزوومەندانەیە ئەوەلەن لە ڕووی سایکۆلۆژی و فکریەوە هەستکردنە بە لێپسراوێتی هەستکردنە بەو مەسئولیەتەی کە لەسەر شانتە کۆکبی لەسەر خاڵە نیشتیمانی و نەتەوەییەکانە لەسەر پرسە گرنگە چارە نووسازەکانە لەسەر فۆرمی کارکردن لەگەر ئیقلیمە لەسەر فۆرمی کارکردن لە ناوەوە لەسەر تەوافقاتە بەڕاستی ئەمانە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە قسەی لەسەر دەکرێت و دەرەنجامێکی باشی نەبووە و بێمتمانەی دروست کردووە و وای لێ هاتووە ئێستا زۆرێک لەوانەکە بکشێنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستانە نابێ ئێمە هەموو حەقەکە بەوە بدەین کە ئەم شتانەی کە گوچمان بدەین لەبەر هەموو سەبەبەکان ئەوەبی ئەوانەی کە ئەبینی ئەمە یەک ریزیە دروست نابێ و بێسەبەبیش نییە لە مێژوو ئەگە بگەڕیتەوە مێژوش کە ئێمە یەک ریز نەبووینە و بۆیە دەرەنجامەکەشی ئەوەیە ئەوەی ئێستا مەطلبی هەمومانە مەطلبی هەموو سیاسیەکانە ئەوانەی کە لە پرۆسەی سیاسیش دەکشێنەوە بڕۆ پرسیاریان لێ بکە هەمویان ئەرێ ناوماڵی کورد پێویستی بە یەکریزی هەیە بەڵام کە دێتە سەر کردار دێتە سەر ئەمری واقعا کە دانی پێدا بنین و شانی بدەینە بەرێ کە ئەبینین زەرەرێکی حزبی هەیە کەسمان شانی نادەینە بەرێ بەداخەوە کەواتە ئەمە خۆ دزینەوەی لەبەر پرسیارەتی بەتەئکید ئەی ئەتۆ ئەگەر ببینی حزبایەتیەکەمان وەسیلەکە بۆ ئامانجەکەمان کوردایەتیەکەیە کوردستانیەکەیە سەرکەوتن و پارێزگاریکردنە لە دەستکەوتەکان ئەگەر شانی نەدەیتە بەرێ بەتەئکید ئەمە ڕاکردنە لە مەسئولیت ئەمەش وەکو باشە ئەمە شەر ئەوە پشتڕاست ناکاتەوە کە سەرڕای هەموو و نەهامەتیانەی بەسەرمان هاتووە هێشتا بەرژەوەندی حزبی لە سەرووی بەرژەوەندی نیشتیمانیەوەیە بەتەئکید لە هەموو لایەکانمان بەرژەوەندی حزبی لە سەرووی بەرژەوەندی باڵای میلەتەکەمانە ئەگەر وانە باە بەم دۆخەنە دەگەیشتین بۆیە لێرەوە دوو ڕێگای سەرەکی هەیە لەم مۆزوعی کشانەوەی حکومەتە ڕێگای یەکەم شاندانە بەر مەسئولیاتە کە ئەمە ئەرچێکی قورسە ڕوبەڕووی فشارە بیەوە ڕوبەڕووی ناڕزایی شەقامە بیتەوە ڕوبەڕووی ئەوە بیتەوە کە ئەگەر لە سیاسەتەکان موفق نەبی ڕوبەڕووی سەدان شتی نەشیا و نەخوازرا و نەگونجا و قسەی بازاڕیش دەبیتەوە ئەگەر مە منطقانەش قسە بکەی نخبەی سیاسیش بێ هەر ئەم شتانە ڕووکە هەر ئەم سیقەیە نەماوە هەر ڕوبەڕووی ئەم شتان دەبێت ئەوەی تریش ئەگەر بێت و تۆ باش بکشیتەوە لە ئەوەکە ئەوە ئەمرێکی سەهلترە دەکشیتەوە و دەیتە دەرەوە لە حکومەت و لە بەرپرسیارەتەکە دەرێ ئەمما وەڵامەکەی بۆ خەڵک بەجێبێلین بابزانین بۆ لە حکومەت دەکشیتەوە سبب ئەساسیەکانت چییە و بۆ لەم کاتانە بۆ لەو کاتانەی کە عێراق دەیوێت ئیرادەمان بشتێنی بۆ لەو کاتانەی فشار و زەختمان لەسرە ئەی بۆ لەو کاتانەی کە میزانیە زۆر بوو ئیمکانیات زۆر بوو پۆست و پلە و پایە زۆر بوو شەڕی دنیا و بنیای لەسەر بوو باشە کاک رێباز من چەند پرسیارێکی دیکەم ماوە یەکێک لەو پرسیارانەی لە فەیسبوکەوە بۆ جەنابتان هاتووە کەسێکی خەڵکی دەڤەری ڕاپەڕین پرسیاریەوە کە ئەڵێ ئایا کاک رێباز پۆستی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین وەرئەگرێ یاخود وەری گرتووە؟ نەخێر وەریشی ناگری بەم زوانە؟ نەخێر چونکە باس لەوە ئەکرا پێشتر پێم وا بێگەر هەڵە نەبم 22/12 ڕادگەیاندبوو کە لەم هەفتەیە وەریەگری ئایا ئەو باسە لە ئێستانی ئەمە ڕەنگە هەڵەیەکی نووسین بێت دەنانە ئەگەر هەر شتێک بی ئێمە ڕاستە وەکو خۆمان وەکو پێشمەرگەیەک ئامادەین بۆ خزمەتی دەڤەری ڕاپەڕین بەڵام ئێستا بەرپرسیارەتی خۆی لێ و بەرپرسی خۆی هەیە و ڕێز و تەقدیرمان بۆ ئەو برادەرانە و هیچ شتێکی ئەوە لە ئارادانە. باش بەپێی زانیاریەکانی جەنابتان بڵین ئەم گۆڕانکاریە بەرپرسی مەڵبەندی یەکێتیش ناگرێتەوە؟ ئەوەی من ئاگادار بم هەردوو پرسەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە. باشە کۆتا پرسیارم کە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان لە فەیسبوک نیگەرانی خۆیان لێ دەربڕی بوو دکتۆر بەرهەم وەکو پارتێکی سیاسی لە عێراق لە فەرمانگەی پارتە سیاسیەکان یاخود حزبە سیاسیەکانی عێراق وەکو حزبێک خۆی تۆمار کردووە واتە لە ئێستادا بە فەرمی حزبێکی عێراقیە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیاریەوەکەن ئەڵێن دکتۆر بەرهەم ساڵح و تەنانەت ئەوانەشی لەگەڵین تا ئەم ساتە
لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەت ئەوانەی لەگەڵین تا ئێستا بڵین بەشدارن و پشکیان هەیە لە ئەمتیازاتەکانی یەکێتی. ئایا لە ئێستادا باشترین شت یەکێتی نیشتیمانی کوردستان بیکات چییە؟ ئەنی لە ڕوانگەی تێڕوانینی ئێمە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و باوەڕبوونێکی بەتین بە پرەنسیپەکانی دیموکراسیەت هەرێکێک لەو هەڤاڵ و برایانە ئازادە چۆن سیاسەتەکە. ڕەنگە ئەویش گلەی و گازاندەی خۆی هەبێ، ڕەنگە ئەمیش بەشێک بی لە تەراکمی مەشاکیلاتی کە لە ڕابردوو هەبووە. دیارە ئەمە بڕیاری خۆیان داوە و وەکو هەر هێزی و قەوارەیەکی سیاسی ئامادەکاریەکەن بۆ ئێوە پێتان باشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیجراتیان لەگەڵا بکرێت و ئەوانەی تا ئێستا لە ناو یەکێتی تر لە یەکێتی ئیزن بدرێن؟ ئەگەر ڕێی من وەرگری من وەکو خۆم حەز ناکەم هیچ تاچێکی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دوور بکەوێتەوە، چکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەمێژ بەڵام ئەوان بووە بە ئەمری واقع دوور کەوتونەتەوە وەکو پارتێکی سیاسی وەکو حزبێک خۆیان ئیعلان کردووە. تەواو من باسم کرد خۆمەوە لە ڕوانگەی باوەڕبوومان بە دیموکراسیەت پێمان ناخۆشە ئەو پەڕێچووکە کاک بەرهەم برایەکی ئازیزە و جێگیری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و کەسێکی لێهاتوو بەتوانایە و لە بواری دیبلۆماسیا و لە بواری ئیداری و بەڕێوەبردننا کەس کاراکتەرێکی گرنگ بۆ لە هەرێمی کوردستانە. ئێمە پێمان خۆش بووە هەرهاو خەبات و پێکەوە کاروانی تێکۆشان و خەبات و بەرنامەی کاریزمای گەورەمان جەنابی مام جەلال جێبەجێ بکەین. بەداخەوە پێمان خۆش بوو هەر بەیەکەوە لە یەک سەنگەر بین، بەڵام ئەو کە بڕیاری خۆی دابی ئێمە ڕێز لە ڕای ئەو ئەگرین. بەڵێ کاک رێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، زۆر سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ تۆش کاکیان. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا بەرنمەیەکی دیکە تا بەیەوە شادەبمەوە ڕێزی یادگارفایەخ و تەواوی هاوکارانم لە سلێمانی هەولێر ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی